زاگرستانە؟ نا نەژنەوێنم. هیر بکەم باسی کەشیکوێ است. وابزانم بەڕوو ئەنێن. دۆستی ڕێزن پێوە ژیوان پاراستنا ژینگە ڕێزگرتن و بە هەڤڕا ژینەیە. ئەڕای مە کەشکوێ ژیانە، حورمەتە، وەلیەکابوونە. ژینگە دۆستی ڕێزە، پێکەوە ژیانە. هەموو ساڵێ دوای یەکەم باران گەڵاڵەی زاگرۆسانە بۆ بوژانەوەی دارستان بەڕێواچێ. داوا تا چەنە کەرمێ جا زاگرۆسانە ناپەی پارێزنای ژیوگەی چەنی مابیدە. چەمەڕاینی چاڕوانی